سڵاوتان لێبێ ئێرە گۆڕستانی سەیوانە ژمارەیەکی زۆر لە ئەو کەسانی کە پێشتر لەگەڵمانە تەعاملیان کردووە و ئەو کەسانێکی کە لە ناو بازار کار و کاسبیان کردووە و کەسایەتی و شاعیر و کەسە دیارەکانی کوردستان لە ئەم گۆڕستانە نێژراون. بەنامەی ئەمڕۆمە باسی وعد و بەڵێنەکەین و نەبردنە سەر و شکاندنی وعد و بەڵێنە بە تایبەت لە ئێستاە کە زۆرێک لە کاندیدی لایەنە سیاسیەکان بانگەشی هەڵبژاردنەکەن و وعدی گەورە گەورە ئەدەن. ئەمڕۆ لەو کەسانی کە سەردانی گۆڕستانەکان کردووە پرسین ئایا شکاندنی وعد لە کۆتاییە کە وەک ئۆمانە هاتنە گۆڕستان چه ئەنجامێکی لێکەوێتەوە و خوا نەخواسە ئەگەر یەکێک لەمانە وعدی نەبردێتە سەر ئێستا لە گۆڕەکە چی بەسەرێت؟ ئێمە لە ئەو خەڵکانە پرسین ئێوەش لەگەڵمان بن. ئایا شکاندنی وعد لە کۆتاییە کە وەک ئۆمانە هاتنە گۆڕستان چه ئەنجامێکی لێکەوێتەوە؟ ئەبێ ئەو وعدە بەرێتە سەر نەکەرەوە کاتێک کە ئیشی پێ بێ و دوایی مەرحەباشی کرد ناوناسێ خەڵک ئەخەڵەتی خوا ناخەڵەتی وڵای ئەڵێم بەڵێنێک بدەن کە پێیان برێدە سەر نەک بەڵێنێ بدەن و پیان نەبرێدە سەر ئەوانە نییە گوێ نادەنە قیامەت ئیستا گوێ ئەدەنە بەرژەوەندی پارە و سەروەت و سامان هەنێ وەک وعد دەدەن لە بانگەشەکانیانە کە هەر سەر لێوارە دیارەکەم وعدە ناتوانێم کەسە بە تەنهاوی باتە سەر ڕەنگە ئەو وعدە هەموو حیزبەکەیشی کۆ بێتەوە ناتوانێت وعدەی ئەو کاندیدە برێتە سەر بۆ وعدیەوەنە گەورەیە لە کاتێکە خۆشیان ڕەنگە لە ناخی خۆیان نەبزانن کە وعدە نابرێتە سەر بۆیان وەڵی باشترە و پرسیارە و پەرلەمانتارانە خۆیان بکەیکە بۆ وعدەیەن خۆ زاری وایە ئاڵێ بەردی گەورە نیشانەی نەهاویشتنە هەندێ وعد هەیە قابلی ئەوەیە و هەندێ وعدی شێ بە قووەتی با بڵێن باگراوند و قووەتی فەلسەفەی ئەو هێزە ئەکرێکە لە پشتێوێتی جا سەیرەکە لەوەیە هەندێ کاندید هەیە وعدەیە بە قەید توانە و قووەتی حیزبەکەی ئەو قووەتەی لە پشتێوێتی لەوانەیە هەندێ بەرنامەی هەیە بەجێبەجێکە بەڵام سەیرەکە لەوەیە هەندێ حیزب هەیە تەسەوەرەکە لە دوو کورسی زیاتر نهێنێ و کەچی وعدی گەورە گەورەیە و کە لە سەدا سەد پێی جێبەجێ ناکرێ هەنی بۆ کێشەکە لەوەیە ئەو کاندیدانە بیر ناکەن وە ڕۆژێکەوانش دێن ئەم گۆڕستانە تەمەنم گۆڕستانێکی بەناوبانگە زۆرێک لە دەسەڵاتدار و کەسایەتی و شاعیر و خەڵکی ئاسایی لەم گۆڕستانان ینی بیرێک لەم ڕۆژە ناکەنەوە کە ئەوانیش ڕۆژێک ئاوە خەڵکانی دوای ئەوان دێنە سەر گۆڕەکانیەوە بەڵنیایە جاخۆوە ڕێگایەکە لە ڕێی هەموو کەسێکە هەموویەتە ئەم جێگایە جاکەوێتە سەر ئەوەی کە چەندێک سەرڕاستە چەندێک قەناعەتی بەوە هەیە کە یان لانی کەم بڵین هین بێت ئەوەی کە چۆنڵی پەیوەست بێ بەوەی کە مهتەم بێ بۆ مەسەلە جاکەوێتە سەرەوە هەندێک کەسێ لەوانێت لە حیاتی دنیای خۆیان هیچ مهتەم نەبێ بەوەی کە لە دووهەیە چی ئەگوزەرێ و چی بەرامبەری ئەبێت یا ئەسڵەن مهتەم نەبێ بەوەی کە چەندێک مزداقەتی خۆی لە دەزیا و لە دەست نایە ئەوا بێتە پێوەری ئینسانەکان باشتر وایە هەموو کەسێک سەرڕاست بێ لانی کەم ئەو وعدەی کە ئەیدا ئەوە وعدی ئەوە بە کە توانێت جێبەجێ بکە بەرەڵا لێ پرسیانە بەرپرسانن لەو خەڵکەکە وای لێ ئەەکەن چۆن ئەی چیان پێڵی تۆ چ داوایەک تێ لەو کاندیدانە تا وعدە گەورە گەورانە نەدەن کاندێ وعدی دیارە هەر لە سەرەتاوە وعدەکە ئەوەندە گەورەیە ناچێت ئاخلەوە کەسێک بەتەنهاوی وڵای بازێکیان هەر بۆ ئەو نێ بچن بۆ مەبەستی خوان بۆ معاش و بۆ هینەکەی خوانێگینا بۆ ئەو فەقیر و هەژارە نییە اینجا خوا لەو دنیا لیانە پرسێتوانێ بۆ ئەم خەڵکێکە ئاوایان لێ کردوانە چۆن لیان ناپرسن ئەو کەسانە بیر لە ئێرە ناکەنەوە وەکو ئەم گۆڕستانە بەناوبانگە زۆر بەناوبانگە زۆرێک لە کەسایەتی و دەسەڵاتدار و هاوڵاتی ئاسایی و ئەمانی لێ ئەو کەسانە بیر لێرە ناکەنەوە کە دوای ماوەیەکی کەم هەمومان دێنە ئێرە بیر لەوە ناکەنەوە تەبعەن ئەگەر بیر لەوە بکەنەوە موسڵمان بەباڵەوە خەڵکە ناکەن بیر لەوە ناکەنەوە وەڵی بادارم یعنی خۆی گەورە بخاتە دڵیانەوە بەخوایانە بچنەوانێ و چاوێکیان لەو خەڵکە بێ و تر هەر ئەمنم هەیە هیچی تر بڵێن چی ئێمە حەزەکەین بەخوا کەشت بە ئەو فەقیر و هەژارانە بکەن و خۆیان بە هیچ شتێ دێر ناخۆن و خاوەنی وعدی خۆیان بنیت پێم وایە کافیە بۆ هەڵدان تا یان ئێستا بانگەشە نەکەن بۆ ئەوەی کە خەڵک بچێ دەنیان بۆ با وعد بن و دوای نێشی بەنە سەر
تر خەڵکی شوای لاتۆ بەڕاستی لیان ئاشکرا بووە شوانان بەعزەیکان هەمویان نا کەواتە وعدێک نەدەن کە سەهاڵی مانگسەر لە وارە دیارە وعدێک نەدەن کە بۆیان نابرێتە سەر وعدێک بدەن کە بتوانن ئیشی لەسەر بکەن بتوانن بۆ خەڵکەکەی بهێنەدی ئەرۆڵا وحدێ بن کە ئەو خەڵکە بزان ئەم خەڵکە بوای بەسەر هاتووە ینی بۆچی ئەم خەڵکە لەسەر ئەم هەموو کە لە هەموو وڵاتێک لە نەوت و ئەشیا دەوڵەمەندی ئێستا سەیرەکەی خەڵکەکەی فەقیرترین وڵاتە خەڵکەکەی ئەژی ینی بۆچی وعد شتێکی زۆر گرنگە خۆی ئەگەر تۆ لەم دنیا گرنگی بۆ شتانە نەی کە پێدراوە بۆ نمونە هەندێک شتێ ڕازگۆیی ئەگەر ڕازگۆ نەبیت لەو دنیا حەقێکی تر لەگەڵاکرێ ئێستا بانگەشەی هەڵبژاردنە حزبە سیاسیەکان و کاندیدەکانیان وعدی گەورە گەورە دەدەن هەنێ وعد دەدەن ڕاستەخۆ دیارەکەم وعدی بۆ نابرێتە سەرەوە قورس و گەورەیە بۆچی ئەو وعدە گەورانە دەدەن لە کاتێکە ئەزانن کە وعدانەیان بۆ نابرێتە سەرمان بەرژەوەندی خۆت شتێکی گرنگە تۆ ئێستا بۆ نمونە خۆگەر لە خۆتا بەرژەوەندەیەکە هەبێت ئامادەی هەندێک شت بکەیت بەڵام ئەگەر کەسی ڕازگۆ بێت لە بەرژەوەندی خۆشی بێ ناتوانێت ئەو وعدە بە بیر لەوە ناکەنەوە ڕۆژێکەوانش دێنە گۆڕستان و ئەو لێپرسینەوەیان لێکرێ زۆرینەی خەڵکی یاریمی کوردستان مسلمان ڕەنگە ئەو کاتی کاندیدانە کەمینەیەکی زۆر کەمیانە بێ کە مسلمان نەبن یان بیر لەوە ناکەنەوە دێنە گۆڕستان لێپرسییان لەسەرکرێ ئەو وعد و بەڵێنە نەکرێت زۆربەی ئەو کەسانە کە ئەو وعدانە ئەیان یعنی نەویژدانیان هەیە نەبی لە داهاتویانەکەنەوە بیر ناکەن و دڕۆشتێنە ژێر و گڵەوە چیان لێ چیان لێنە خوانە خواستێکێک لە ئەم گۆڕانەی کە لێرن لە دنیای وعدێکی یا بێ بۆی نەبرابێتە سەر یاخود شتێکی کرد بێ و وعدێکی یا بێ و نەیتوانی بێ یاخود وەزاگات پێدە سەری کە وعدەکەی شکاند بێ پێت وایە چی چۆن لێپرسینەوە لەگەڵاکەن چی پێڵەن لە قیامەت وەڵا ڕازگۆی خۆ ئەگەر ئەو شتا ئەگەر تا بتوانانی ئەگەر بە مەسولیاتەوە خۆی بەویستی خۆی بێ ئەوە شتێکی ترە بەڵام ئەگەر لە ئەم قەز بێت و وعدەکەی شکان بێت بە درۆکردن بێ ئەوە جیاوازە و حسابێکی تری لەگەڵاکرێت تۆ داوای خۆت وەکو گەنج چیە لەو کاندیدانە تاوەکو وعدێکت پێ بدەن وەکو گەنج کە بتوان بی بەنە سەر وعدی گەورە گەورە نەدەن و زیری خۆ باخ و نێشتوان بیکەن واللهی ئێستا لەم حاڵەیە ئەوەی کە حاڵی خراپێ گەنجە داواکەمی تر بەسە درۆکردن بەڕاستی ئەوەیان درۆ کرد کەسیان یعنی قسەی ڕاستیان نەما تر بیر لە داهاتویانکەنەوە ئایا شکاندنی وعد لە کۆتاییە کەەوە کۆمانە هاتنە گۆڕستان چ ئەنجامێکی لێکەوێتەوە ئەبێ ئەو وعدە بەرێتە سەر نەکەرەوە کاتێککە ئیشی پێ بێ و دوایی مەرحەباشی کردنەوە ناسێت خەڵک ئەخەڵەتی خوا ناخەڵەتی وڵای ئەڵێن بەڵێنێک بدەن کە پیان برێدە سەر نەک بەڵێنێ بدەن و پیان نەبرێدە سەر ئەوانە نییە گوێ نادەنە قیامەت ئیستا گوێ ئەدەنا بەرژەوەندی پارە و سەروەت و سامان باشە کەسێک ئەگەر وعد و بەڵێنی خۆی بشکێنێ پێت وایە لە گۆڕەکە هاتنە ئێرە هاتنە گۆڕستان چیان لێ بەسەرێت چۆن لێ پرسیینەوەیان لەگەڵ لیانە پرسن بەرپرسیارن لە حەقی ئەو خەڵکە باش ئەم کاندیدانە ئێستا بۆ ئەوە وادی گەورە گەورە دەن کە هەنێشتا لێ مانگسە لێوارە دیارە ئەنی دیارەکە ئەم وادی بۆ نابرێتە سەرەوەنە وعدەکە گەورەیە چون بە کەسێکی ئاسایی بە حزبێکی ئاسایی ناکرێت وڵا کەسوونەوە کەسیان لەبیر نییە کاکێک هەمووی هەر نەبەخوا فەقیریانە لەبیر نییە کەسیان لەبیر نییە کەسوونەوە هیچیان لەبیر نییە باش بیر لەوە ناکەنەوە کە ڕۆژە لە ڕۆژان ئەوانش دیانە گۆڕە سیری هەمومانە هەمووی بەجێیڵێ ئەوانش بۆ کوێ بن هەر ئەوە کەس فەرقی خوا فەرقی کەس ناخە باشە تۆ چ داوایەکو هەیە لیان وەکو هاوڵاتی تا خاوەنی بەڵێنێک بن کە بتوان بیبەنە سەر یاخود بەڵێنێک نەدەن کە قورسە لە سەریان کە پێیان ناکرێت وڵا کە پێیان ناکرێت حەق نییە حەق خەول بە خەڵک بن حەقە وعد نەدەن ئەرە وڵا چونکە ڕوڕەشی لای خوا بن ئەرە وڵا خواستەگەرێکێک لەوانی کە ئێستا لە گۆڕستانایە شەڵا خوای گەورەی لە هەمویان خۆشوێ بەڵام ئەگەر وانە خواستەیەکیان و عادێکی دابێت لە دنیا و بۆی نەبرابێتە سەر یاخود نەیتوانی بێ یاخود وەزێکی بەسەرات بێ بەڵێنەکەی شکاند بێ پێت وایە چیان بەسەرێن چۆن لێ پرسیینەوەیان لێەکەن خوای گەورە چیان پێڵێ خوای گەورە لیانە پرسێتەوە
حقي أو خلق يكون حقي أو خلق ما في أو خلق في شيء لكن بس بو خويانا بس بو خويانا الله خلقي أنا بيركض ئەی بۆ وعدی ینی وعدێک نادەن کە بتوانن بۆ وعدی ئەوەنە گەورەیە ینی وعدی وایەن هەر یەکسەر دیارە تۆ هاوڵاتێکی یاسایی دیارە کە ئەم وعدەی بۆ نابرێتە سەرم کەس بس بو خويانا بس كاكا بو خويانا بو كسكاري خويانا بو كسي كاني نا والله هز وعد يجينا من بيشيل لك ئەبێ لە بیری نەکەین وعدێگەیەم شتێگەڵێن بە درۆ بە تۆ ئەبێ ڕازگۆ بووم لەگەڵ خۆی خۆم و لەگەڵ سبێنی ئەمە مەسیرمان هەمومان ئیتر خی گەورە ئەگە مرد ئیتر کێ بە فریایەکەوێ ئەو درۆیی کە کردوێتی ئیتر خۆی و خی خۆی و ئیتر ئەبێ بچێتە ئەو ژێرگڵەوانە ئێستا زۆرێک لایەنە سیاسەکان بانگەشەی هەڵبژاردنەکەن کاندیدەکان وعدی گەورە گەورەی وادەن هەرسە لە ئێوارە دیارەکەم وعدە بۆ نابرێتە سەرەوەنە قورس و گەورەیە بۆ وعدێکەدەن کە ناتوانن بیبەنە سەر ئەم وعدە گەورە گەورانە بۆ ئەدەن بە خەڵک وڵی ترەوە بۆ هینی خۆیانە بۆ ئەوی جەماوەەر بۆ خۆیان کۆکەنەوانێ دوای ئەوەش احترامن بۆ تۆ هیچ وعدێ نابەنە سەر تا ئێسەکانە چیان بردوێتە سەر تا ئەمان بیبەنە سەر بۆ هینی خۆیان بانگەشاکەن ئەڵێ واکەین و ئەماکەین و ئەواکەین چەند جار هاتوون وتوانە دەنگمان پێ بە چێڵی بۆ دەکەین ئێستا پێش ئەمە باسمانە کرد بەس دوای ئەوە کە ئیشی پێ نەما ئیتر تاوە بزانە دەنگەکەی خۆی ێنێت ئیتر دوایەوە دەبڕۆ بۆ لای بزانە جواب بدەیاتەوە نابێنێت لە دوایەوەی نەبیری بیری چۆتەوانی بەس ئەو کاتەی کە لەبەر خاتری خۆی بیریە بێ ئیتر دوای چی بەخوای خۆیاڵێ ها بیر لەوە ناکەن و ئەوانی ڕۆژێک وەکو ئەو خەڵکی ئێرە ئاوە دێنە گۆڕستان و لێپرسینەوە هەیە و بیر ناکە هاوبەتە نازانێ عنی ئینا ئەگەر بزانێت کە ئەمە مەسیرێتی و ئەمرێ چۆن ئەو وعدەیە چۆن قسێگەکە بە دروست بێن نەیباتە سەر ئەم گۆڕستانە گۆڕستانێکی زۆر بەناوبانگە دەسەڵاتدار پلە و پۆستی بابلین کەسایەتی خاوەن پلە و پۆست شاعیر هاوڵاتی ئاسایی زۆر کەسیتیایە ئەگەر خوانە خواستەیەکێک لەمانەوە عادێکی یابێ ناتوانانی بێبی باتە سەر یا خودۆ عادەکەی شکاند بێ پێت وایە لێپرسینەوەکی زۆر قورسی لەگەڵەکەن ئەرۆڵا لێپرسنەوەی قورسی لەگەڵاکەن و ئەیترە ئەبێ بە ویژدانەوانی قسە بکە ئێستا بە مناڵێ دەنگم پێ بە بە تۆڵێ دەنگم پێ بە بەوە ئەڵێ چیت بۆکەم ئەبێ ئەو وعدە بەرێتە سەر نەکەرەوە کاتێککە ئیشی پێ بێ و دوایی مەرحەباشی کرد ناوناسێت تۆکو هاوڵاتیەک چی بۆ کاندیدانەڵی کە وعدی گەورە گەورە نەدەن وعدێک بدەن کە بتوانن ئەگەر بچووکیش بێ داوان لێ یەکەم وعد نێن بە هیچ کەسێک چونکە سبێنێ ئەمە مەسیریانە ئەیتر ئەگەر توانێت بە پێی توانای خۆی بیکە ئەو شتێککە بڵێن بانگەشا کاڵێ دەنگم پێ بە ئەوەت بۆ کەم ئەگەر توانێت وعد باگە ناشتوانێ سبێنی ئەم مەسیرەتی بیر لێرە بکاتەوانێ ئەو وعدە چۆن یاز بە من ئەڵێ تۆ دەنگم پێ بە سەد ناوم بۆ کۆکەرەوانێ چەند کەسی بۆ تەعینەکەم چیت بۆکەم چی بۆکەم سبینێ جواب ناتۆ ئەو وعدی کە بە منیاوە خۆی و خوای خۆی و ئەوە نازانێتە ئێرە تەلەفۆنەکەش یێڵەن داخە بۆی کەس دوایە جوابی جواب ناتۆ لە ڕێگە ببینە بزانە هەر سەیریش دەکا پێشتر مەرحەبا دەکا لە یە بۆلاوە بەس دوایی بیبینە بزانە هەر سەیریش دەکا هەر جواب بدەیاتەوە وڵایەتی هیوادارم ئیشەڵا ڕازگۆ بوون و ئیشەڵا نەیکەن بە هەر هەموو ساڵێک ئەڵێ ئەوەکەین و ئەماکەین و ئەوواکەن هیچ شتێکیان بۆ کەس نەکردووە داوان لێ یەکەم هەست کاندیدێکە هەست کەسێکە خۆی کاندیدەکە ڕازگۆ بێت لەگەڵ خوای خۆی و لەگەڵ ئەم جێگەی کێتە ئێرە ئەیتر داوان لێ یەکەم ئەیتر درۆ دە لە سەو شت بۆ خەڵق مەکەن ئەرۆڵە بۆ کەسایەتی خۆشیان جوان نییە و ئیتر وعدێ بن تا سەر بیبەنە سەر وعد و بەڵێن یەکێکە لەو شتانەی کە پێغەمبەری خوا دروزی خوای لێبێت زۆر بە حەزەرەوە باسێکە کە ئاگاتان لە وعد و بەڵێنەکانتان بێ بۆیە کاندید و لایەنە سیاسەکان ئەبێ هەمیشە وعدێک بدەن کە بتوانن دوای ئەوەی چوونە پەرلەمان توانای هەڵگرتنی وعدەکان هەبێ نەگە وعدە و گەورە گەورانەی کە ئەیبینین یەکسەر دیارەکەم وعدە زۆر قورسە بێت لەسەر ئەو کەسە ئەگەر زۆرێک دوو بەرامبەر ئەندامەکانیان زیاد بکە ناتوانن وعدانە بەرنەسەر بۆ ئێمە زیاتر هاوڵاتیە دوێنی بزانین لەسەر وعد شکاندن و بەڵێن شکاندن چیمان پێڵێن لەگەڵمان بێت ئایا شکاندنی وعد لە کۆتاییە کەەوە کۆمانە هاتنە گۆڕستان چ ئەنجامێکی لەکەوێتەوە ئەبێ ئەو وعدە بەرێتە سەر نەکەرەوە کاتێککە ئیشی پێ بێ و دوایی مەرحەباشی کرد ناوناسێت خەڵک ئەخەڵەتی خوا ناخەڵەتی وڵای ئەڵێم بەڵێنێک بدەن کە پیان برێدە سەر نەک بەڵێنێ بدەن و پیان نەبرێدە سەر ئەوانە نییە گوێ نادەنە قیامەت ئیستا گوێ ئەدەنا
بەرژەوەندی پارە و سەروەت و سامان. زۆرێک لە حیزبەکانە بینین کاندیدەکان وعدی گەورە گەورە دەن، یعنی وعدەکەونە گەورەیە دیارە نایبەنە سەر وعدەکەی خۆیان نەشکێنن. بیر لەوە ناکەنەوە ڕۆژێک لە ڕۆژانی ئەوانش دێنە گۆڕستان و ژیانیان کۆتایی دەویتر لەنا ئەم گۆڕانە لێپرسینەوەیان لێکری ئەو وعدە گەورە گەورانە بۆ ئەدەن بە خەڵک. عرضم کردی دنیا ئەمە دنیا خۆی وایە ئایەکو دنیا زیندانە لە بۆ مسلمان، دنیا زیندانە لە بۆ مسلمان، دنیا مەغروریەتە بۆ بەنی ئادەم. ئەو کەسانێک کە وعدەیەن لێمە ئەو کەسانێک کە وعدەیەن و مخالەفەی وعد بن خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە سوئالیان لێکە ئەڵێ لما شەهیدتم عەلەینا، ئایەکو تۆ لە ڕۆژی قیامەتە شەهادەت نایە کە ئێمە خوایەکی تۆین، خوا خۆیە فەرمێ لما شەهیدتم عەلەینا. ها کاندیدانە نەسیحەتی چییە کە وعدێک نەدەن کە ناتوان بیبەنە سەر؟ وەڵاهی ئەو وادانە ئەوەیە سەرخەبران ئێمە کەین بۆ سەرخەبران بۆ چێن بۆ سەرخەبران سنەتە سنەتێکی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بۆ سەرخەبران ئەفەرمێ كنت نهيتكم على زيارة القبور ألا فزوروها. لەمە بەرگەیم لێکردن پێغەمبەر فەرمێ کە نەچن بۆ زیارە، بەڵام بۆچی بچن بۆ زیارە دێستێ بۆچی چاوتان بە ڕەفیقەکانتان بکەوێ، چاوتان بە پیاوە شەکەکانی ڕەفیقتان ئەەکەی و چاویشتان بە پیاوە زاڵمەکانتان ئەکەوێت لەو حەلابی لە خۆتان ئەەکەنەوەکەوا ئێوە ڕۆژێگەیت ئەگەن بەو شوێنی ئەوانە تێگەیشتی ئەبێ بۆیەکە پێغەمبەر فەرمێتن بۆ سەرخەبران ڕۆژێکە بێ لە ڕۆژان ئێوەش ئەمە ئامانچانە. وعد شکاندن شتێکی ناشرینە نەکرد بۆ مسلمان بۆ هەموو ئینسانێک. ئەبینین زۆرێک لە لایەنە سیاسەکان کاندیدەکان وعدی گەورە گەورە دەن کە دیارە ئەم وعدەیشی ئەوەنە گەورەیە با کەسێکی ئاسایی نابرێتە سەر. ئەم وعدە گەورانە بۆ ئەدەن لە کاتێکە ناتوان بیبەنە سەر. جا ئەوان بیری قیامەتیان هەیە ئەو کە وعدە ناوەڵا قەت بیری قیامەتیانی ئەو وعدەیە. لە پشتی تۆ گۆڕستانی سەیوانەیە خەڵکێکی زۆر دەسەڵاتدار دەوڵەمەند فەقیر هاوڵاتی ئاسایی شاعیر کەسایەتی هەمووی تایە. ئەو دنیای بەجێش تۆ لەم شارە ژیا وێستا هاتە تۆ گۆڕستانی سەیوان و لە قەبرەکەی خۆیەتی. بیرێک لەوە ناکەنەوە ئەمانەش ڕۆژێک لە ڕۆژان دێنە ئەم گۆڕستانەیان نێژن یاخود گۆڕستانێکی کە و قەبر و قیامەت. ئەبەت بیری ئەوەیان نییە. ئەگەر بیری ئەویان وایە وعدی ناقیان بە خەڵک نەیە، حەقی خەڵکیان نەخوارد. خۆی ئەگەر پارەی ئاو کارەبانەوە هیچیش یەکوی بۆ ناکەن، بەڵام هەموو فەرمانبەرێسە 20 ملیۆنی زیاو لای ئەوان ناشی گەڕێنەوە. ئەگەر یەکێک لەوانەی لەم گۆڕستانایە وعدێکی یا بێ لە دنیا و شکاندی بێتی چۆن لێپرسینەوەی لێەکەن چی لێەکەن و پول محاسبە ئەکرێ و هەر کەسێکی ژەگەر پەیڕەوی نەبێ بە دینی ئیسلامەوە گوێی لەو شتانە نیە بە هیچنەوە حەقی خەڵکیان نەخوارد. خۆی ئەگەر پارەی ئاو کارەبانەوە هیچیش یەکوی بۆ ناکەن، بەڵام هەموو فەرمانبەرێسە 20 ملیۆنی زیاو لای ئەوان ناشی گەڕێنەوە. ئەگەر خوانەخواسەیەکێک لەمانی کە لە گۆڕستانی سەیوان جوان ئایبینیە یەکێک لەوانەی لەم گۆڕستانایە وعدێکی یا بێ لە دنیا و شکاندی بێتی چۆن لێپرسینەوەی لێەکەن چی لێەکەن و پول محاسبە ئەکرێ و هەر کەسێکی ژەگەر پەیڕەوی نەبێ بە دینی ئیسلامەوە گوێی لەو شتانە نیە بە هیچنەوە. ئەوە وعدی شاو کێشەیشی نییە و ماڵی خەڵکی شەخوا کێشەیشی نییە و بەس بیر لەخوا ناکاتەوە. ئینە ئەگەر بیری لەخوا کردایەتەوە بە هیچ نەوعی وعدیشی نەیە و ماڵی خەڵکیشی نەیە. ئەم وعدە گەورانە بۆ کەسە هەر لە باز لە قیامەتیش بێنین بۆ دنیا بۆ کەسایەتی ئەم کەسانە ناشرین ناکە ئەم وعدە گەورە گەورانە دەن و دوایش ناتوانین. ئەوەی خاوەن شخصیات بێ و پیا و بێ خۆی بە ئینسان بزانێ لە بەرچاوی ئەو هەر سوک سوکە بن. ئەوەیش وەکو خۆیان بێ زۆر احتیادی ئەڵێ ڕاستەکە. ئەوەی وەکو خۆیان بێ ئەڵێ تەواوە قسەکەی زۆر ڕاست. نەسیحەتێک چییە بۆ ئەو کاندیدانە ئێستاوە هێشتا کەسیان دەرنەچوون دووسێ ڕۆژە بانگەشە دەستی پێ کردەوە نەسیحەتی چییە بە؟ وەڵا نەسیحەتم بۆ ئەو برادرانە هەیە ئەوەی لە توانانوێ باسی نەکەن، ئەوەی بۆیان ناکرێ وعد نەدەن، چکای کە خەڵک ئەخەڵەتێ خوا ناخەڵەتێ. خوا ڕێگری لە هەموو کەس ئەکات لە هەموو شوێنێکە بەخوا ئەکسەری غەڵەت و ئەکسەری گوناح کەمی بچێتە قیامەت هەر لە دنیا لیانە سێنێ جا ئەوە لە قیامەت ئەولاتر. ئایا شکاندنی وعد لە کۆتاییە کەەوە کۆمانە هاتنە گۆڕستان چ ئەنجامێکی لێکەوێتەوە؟ ئەبێ ئەو وعدە بەرێتە سەر نەکەرەوە کاتێککە ئیشی پێ بێ و دوایی مەرحەباشی کردنەوە ناسێت خەڵک ئەخەڵەتێ خوا ناخەڵەتێ. وڵای ئەڵێم بەڵێنێک بتەن کە پیان برێدە سەر نەک بەڵێنێ بتەن و پیان نەبرێدە سەر. ئەوانە نییە گوێ نادەنە قیامەت ئستا گوێ ئەدەنا
بەرژەوەندی پارە و سەروەت و سامان کاکی جانەگەربیت لەوە بکەنەوە کە بزان قیامەت هەیە و دنیا هەیە ئەگە بزان قیامەت هەیە و دنیا هەیە لەو دنیا خوای گەورە لەسەر پردی سیڕات محکەمەیانەکە تێگەشتی لە قورئانە هەیە لەسەر پردی سیڕات محکەمەیانەکە ئەوانە نییە گوێ نادەنە قیامەت ئیستا گوێ ئەدەنە بەرژەوەندی پارە و سەروەت و سامان تێگەشتی پلە و پایەی خۆیان ئەینا ئیسا من وەکو خۆم پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانم دانەبڕاویشم تێگەشتی هەتا ئیسا جاشەکان عەرزیان وەرگرتووە من عەرزم وەرنەگرتووە ئیساش کرێکیم وەرە بۆ ماڵەکەم مقابلەیشم کە تێگەشتی بەڵام لە هەڵبژارنەکان پێشوە زۆر وعدیان داوە بە پێشمەرگە دێرینەکانی وەکو تۆ سەرڕایەوە کوتۆڵەی وعدەکەشیان نەبردوتە سەر من ئیستا خۆم وەکو خۆم هەوێن پێ بەشداری هەموو شەڕەکانم کردووە پێشمەرگەی ئەیلولیشم لە ئێرانیش بووم تێگەشتی ئیستا حالێن نییە سەلاجی ماڵەکەی خۆم فرۆشتووە 2 مانگ نەمەوە پێش تووشی کۆڵۆن و هین بووم نەخۆشی بووم یعنی بڕاو بێ چووم هینێکم کڕیوە سەلاجەکەم فرۆشتووە بە 2 وەرەقە حەپەکەم کڕیوە نییە بە 1 وەرەقە 14 دەنگ حەب تێگەشتی یعنی وتومە یارمەتیم بن وتیانە کاکە یارمەتی چی تێگەشتی هەڵبژارنە وعد بە پێشمەرگە و پێشمەرگەی دێرین و هەمووی هەمیشە خۆیان بە پێشمەرگە وڵێک کاکە گیان کاتێ ئەتوانن سێکە ئیستا حالێن پێشم دەنگدانە 2 مانگ پێشم دەنگدانە من تەمەنێکم هەیە 50 ساڵم لەم تەمەنا هەتا ئیسا یەک مەسوول ناتە ماڵەکەم هەتا ئیسا یەکان دیدم نەبینیوە تێگەشتی پێش ماڵەن ئەڵێن دەنگ بدە تێگەشتی دەنگ ئەدەم بەس دەنگ بە حەق ئەدەم دەنگ بەوە نادەم کە کابرا بێت لەسەر جادە تووشی من بێ و ئەنواع مۆنیکای بەدوو بێ و بەدەستۆ بێ و جامڕشیش بێ و منیش ئیسا بە عەلاگەیەکەوە ئەڵێم کیلۆی ترێ بە چەند ئەڵێ بە 1000 تێگەشتی خۆشم کرێچیم تێگەشتی مامۆسا ئەگەر خوا نەخواسەیەکێک لەمانەیە لە گۆڕستانەکان لەو پۆست تەمان خەڵکی زۆری تایە کەسایەتی خاوەن لەو پۆست و دەسەڵات بۆ ئێستا دنیا بەجێشتووە لە دنیا وعدێکی یابێ وعدەکەی شکاند بێ وەکوانەیە ئێستا کە بین وعدی گەورە گەورەیە لە قەبرا لێپرسینەوەی لەسەرەکان چیان پێ ئەڵێن چۆن ئەتوان خۆیان دەرباسکەن لە قیامەت وەڵڵاهی ئەو کەسانە دەستخوای گەورە کەوتووە چونکی ئەزانی چی ئیستا من لەوانەیە حاڵم زۆر باشتر بێت لەوانەی کەوا 12 خانووی هەیە 21 بینای هەیە سیارەی مۆنیکای هەیە شەویش خەوی لێ ناکەوێت لە ترسی لەشی خۆی تێگەشتی حیمایە بەم لاولایەتی منیش پێشمەرگەیەکم هەتا ئیستا سیکە بە کراسێکۆ ئەسوڕێمەوە بۆ بە کراسێکۆ سوڕێمەوە لەبەرەوەی نییە کەس دوژمنم نییە دوژمنی کەسیش نیم بۆ خۆ دروست نەکردم بۆ خۆم دروست نەکردووە تێگەشتی دوژمنیشم بە خۆم دروست نەکردووە بەس ئەمانە لە لای خەڵکیش لە لای خۆش ڕوڕەش بوون نەسیحەتی چییە بۆیان وعدێک بدەن بە خەڵک کە بتوان بیکە من نەسیحەتم ئەوەیە کە وەکو خۆم ئەچمە ڕووی هەر هەمویان تێگەشتی ڕووی کامەیان تۆڵی ئیستا مەسوولێکیان یعنی من ئەچم بۆ لای حیمایەکە وڵێ کاکە ڕێگە نییە بۆ ڕێگە نییە بیعنی بۆچی تۆ ئەلای خۆی گەورە ناترسی ئەی خۆی گەورە محاسەبەتەکە لەو دنیاکە محاسەبەتەکە خۆخوا حیمای هەیە تێگەشتی خوایەکە و تەنیا و کوڕی عەرز و ئاسمانی بەدەسە مەسوولە خۆ حیمای لەگەڵا ناچێتە قەبر مەسوولە گوێ بگرە زانیشی نەک مەسوولەکە حیمایە من و توش کەسمان لەگەڵانە نە دایک نە برا نە کەسمان لەگەڵیان نایەتە قیامەتەوە بەرژەوەندی خۆمان و چاکەی خۆمان و ڕێزی خۆمان و تەقدیری خۆمان یەتە لەگەڵمان ناچێتە قیامەت لە پرسیاری لەکەن یەکەم جارێک خەنە خەبرەوە کە پرسیاری لەکەن پێغەمبەرت چییە دوایەوە چی پرسیوە دوای قورئانت چییە دوای چێمانە هیچیان باسیەوە ئاگیان لێ بە نوێژیشان ناکەن بۆ وعدە گەورانەدەن وەڵاتر وعدەیانەوە بپی قسەی خۆیان وعدەن بەڵام وعدەکان کوا تایسە بڕۆ ڕۆژ سەر نەخێ باشە ئەی بۆچی بەشێک لە خەڵک باوەڕ پیانەکە کە ئەو وعدە گەورە گەورانە هەردیارە یەکسەرە وعداوەنە گەورەیە بە کەسێک یاسایی نابرێتە سەر بۆ خەڵک باوەڕ بە وعدانەکە لە کاتێکە زۆر بە ئاسانیش دیارەکە وعدە بە ئاسانی نایەتە جێ خەڵک بۆ باوەڕیان پێ وەڵی خەڵک لە سا هەفتە پێنجی کەوتوتە شوێن زۆرینە با بڕۆ هەرچی دوای نی ئەوەی بینیتان پامی هاوڵاتیان بوو لەسەر
پابەند نەبوون بە وعد و بەڵێنەوە و داواکاری ئەوەیشان هەبوو کە ئەو کاندید و لایەنە سیاسیانە وعدێک نەدەن کە نەتوانن بۆ خەڵکی بکەن نەتوانن ئەو وعدە بەرنە سەر دوایەوەی چوونە پەرلەمان و چوونە پێگە و پۆستێکی دنیایی چونکە هەمومان مەسیرمان ئێرەیە هەرێکی لەو کاندیدانە ئەو کەسانەی حیزبەکانیشان دروست کردووە ڕۆژێک دێ ئاوا لێرە ئەشنە ناو قەبرەوە و خەڵک و کەسوکار و چواردەوریشیان دێنە سەری ئەو بوو خوردانش کە بینیوتانە لەسەر ئەم گۆڕەدانراوە ئەوانش ڕەنگە گوڵ و هەر جۆرە شتێکیشیان لەسەر قەبرەکان دانێن بەڵام هیچی فریان ناکەوێ کردەوە و چایکە و ڕازگۆی خۆیان نەبێ پامی ئەم جارەی هاوڵاتیانمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ